گەلاوێش کەوت چلەی هاوینیش کۆتایی هات ئێستا لە سەرتۆپی مەملەکەتی کوردەواری گوندنشین و ئاواییەکان و دێهاتەکان خۆیان ئامادەکەن بۆ پاییس بۆ ئەوەی نۆژەنی خانوو بکەنەوە و ئەو خۆراک و بەروبوومانەی کە دەستیان کەوتۆ لە هاوینە هەندێکی بفرۆشنەوە بیان بە زەخیرە و هەندێکیشی بۆ زستان بۆ خۆیان داینێن لە بناری شاخی گۆجارە جوانەکە و بەرامبەر بە شاخی کۆتلەر لە دۆڵی جافایەتی وڵاتی کوردەواری ئێستا لەوێم لە گوندی کانیمێ و لە ناحەی گاپیڵۆن هاتووم لێرە دەواازەکان لە مێژووی کوردەواری و بۆنی خوێن و ئاسۆی ژیان بکەمەوە هاتووم چۆن کۆتایی هات بە چلە کۆتاییش بێنین بە ڤایرۆسی کۆرۆنا و خوای گەورە میلەتەکەمان پارێزی ئینشاءڵڵا کورد بپارێزێ خوایە ئەم دەردوو بەڵایەمان لە کۆڵ بێتەوە بەڕێزەکان بە سپێدەیەکی جوان لەگەڵ بۆنی چوالەبایەم و کاڵەک و بۆنی ترش و لەگەڵ درەختەکان بە یەکەوە چینە گوندی کانیمێ و لە بناری شاخی کۆتلەر بەرامبەر بە گۆجار لە دۆڵی جافەتی ئەگەر ئێوە بێن لەگەڵما من گەلێ بەختەوەر ئەبم چونکە ئەمە بەرنامەی کوردەواری گەلی کوردستانە بۆ ئێوە من ئامادەم خۆم و گاڵۆکەکەم ئێوەش وەرن زاهیر بەجی کوڕی یار ئەحمە و بەجی کوڕی سەیفوڵە بەجی سەرۆکی هۆزی گەورەی مەزنی جاف لە ساڵی 1935 زاینی بەخۆ هەندێ سەرخێڵ و 400 خێزان و بڕێ مێگەلەوە لە ناوچەی جوانڕۆی پایتەختی هۆزی مەزنی جافەوە بەهۆی زوڵم و زۆرداری نادرشای ئەفشارەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان حیاتەکەی خۆمان خۆیان ئەگەێنە باشووری کوردستان و لێرە پەنا ئەدرێن لە کەناری ڕووباری سیروان و بانی خێڵان و کانی حەیران بار و بنەی خۆیان ئەخەن و چاتۆڵ و ڕەشدەوار و ڕەشماڵ لەو ناوانە هەڵئێن و بە سەدان مێگەل لەو مملەکەتە بڵاو بنەوە ئەمە سوپای ئەردەڵان نیگەران ئەکا بۆیە سوپایەکی 2000 کەسی ئامادە ئەکەن و بەیداغی جەنگ دژی ئەو جافانەی لە جوانڕۆ هاتوون هەڵ ئەکەن و چەند ڕۆژ شەڕ ئەبێت زاهیر بەگ ئەگرن و بە دارێکەوە لە سێدارێ ئەن و پاشی ئەو تاهیر بەگی برای پاشای جاف زاهیر بەگ بەرە ڕۆژ ئاوای کوردستان کۆچ ئەکا ئەوڵ قاربەجی کوڕی زاهیر بەگ لە باشوور ئەمێنێتەوە پاشماوەی جافەکان کۆ ئەکاتەوە پاش ئەوڵ قار سڵێمان بەجی برای واتە کوڕی زاهیر بەگ جێی ئەگرێتەوە و جاف یەک ئەخا و سوپایەکی بەهێز دروستەکە لە ساڵی 1970 سلێمان بەگ ئەمرێ و قاربەگ و کەیخسرە و بەگی لە پاشجێ ئەمێنێ و بابانەکان ڕێزیان لێ ئەگرن و میستەر ڕیچ لە گەشتنامەکەی خۆی لە ساڵی 1920 سەردانی هەوارەکەی کەیخسرە و بەجی کوڕی سلێمان بەجی کوڕی زاهیر بەجی پاشای جافی کردووە لە باشووری کوردستان لە دەوروبەری دەریاچەی زرێبار لە مەریوان و نووسیوێتی جاف لەشکرەکەی 2000 سوارە و 4000 تفەنگچی بووە دوایە قۆناغ بە قۆناغ بە شارە زور و گەرمیان و ناوچەی دووکانە بڵاوە بنەوە سێبرام لە بێستان سووری پایتەختی شارە زووری جافەوە کۆچ ئەکەن بۆ خوڕڕە و یاخیان دواتر 12 گوندی دۆڵی جافەتی ئاوەدان ئەکەنەوە و یەکێ لەو برایانە پێم وابێ ناوی خێر ئەبێ خێربەگ وەچەی ئەنێرێتە کانی مێوی بناری شاخی کۆتلەر لە دۆڵی گەورە دێ لە نزیک گردی مێژووی قەڵاتە باز و دەربەندی کانی ساردچێ مامە حەمەی لالۆ عوسمانی حەمەومین و مامەقالەی
پیرساڵ لە بن تووە 200 ساڵەکەی کانیمێ و بەیەکەوە دانیشتین و ڕووی دەم کردە مامە حەمە و پێم وت لا لە حەمام جان ماشەڵڵا مەملەکەتەکەتان دارستانێکی چڕ و چاکی تایە خۆشە دارستانی کوردستانیە خۆشە ڕێگە نایەن خەڵکدار ببڕێتەوە نەخەیر ئەوە نییە هەم ئیمانتان بە قوتەکە هەم کوردستانەکەتان جوانترەکە وایە وایە بینە سەر دۆڵی جافایەتی بەڵێ دۆڵی جافایەتی لەو سەرەوە لەکوێ دەستپێکە لەو سەرەوە لە بنگردەوە هەتا دێتە گاپیڵۆن هەتا گاپیڵۆن گاپیڵۆن نیشتیایەتی جافا بەڵام جافەتی ئەوان بەڵێ بەڵام سەرگەڵووی شێخانە جافەتی سەرگەڵ و ئیشتیایەتی جافی بە شکوتایە بەڵێ شێخانە هەتا ئەوێ بەڵێ باش ئەی باڵخ باڵەقای دیەمە نییە ئەی وڵاغلو وڵاغلوش ئەوانە جافنین ئێرامووی جافا هەموو جافا باشە تۆ ڕاد وایە من ئەڵم 250 ساڵ تۆ ڕادوای ئەڵی 300 ساڵ بەڵێ بەر لە ئێستا سێ برا دێن بەڵێ لەکوێ دێن لە بێستان سوورەوە سەد ڕەحمەت لە باوک لەکوێ لە بێزان سوورەوە لەکوێ بێستان سوور بێستان سوور لە شارە زورە ئەم سێبرای کێوکەیە ئەگەر من پێڵویا تۆش بیلۆ منی ژێلێم تۆ نەوەی خێراغای نەوەی خێراغای وەیسی ئاغا هەیە لەگەڵ ئەلیاغا بەڵێ ئەم سیانە بەخۆ بە هەموو مەملەکەت و هەرچی قەوم و قیلە هەیە خۆیان خۆناغ بە خۆڵان دێنەکوێ خۆرخڕە خوڕخڕە بوو بە پایتەختی جافەکە ئەو سێبرایی ئیتر وردە وردە زۆرە بن ئێمە ڕۆماڵاتی زۆرە بێ پەلە کێشن بەڵێ پەلە کێش یەنە کۆکۆ ئەسنا لە خۆرخڕێژنە یاخیان و دێنە خدە دێتە کانی مێو وایە ڕاست دەکەیت لێرەدا ئەنیشێ لێرەدا ئەنیشێ بەڵێ وا بزانم من بزانم ئەریوان وتی کاکە دڵە نازان بیری وت شتێکی وت هەیە بە ناوی خدرا بیری سیرەمێرگە بە ناوی خدراغایەوە وایە بەڵێ کەواتە لەم مەملەکەتە بووە بەڵێ هەر زۆر باشە زۆر باشە خاڵە حەمەجان اینجا کە هاتوۆتە ئێرە پیاوێک هەبووە من بزانم باپیرە سۆفی پێڵێن بەڵێ باپیرە سۆفی ئەکاتە باپیرە گەوری ئێوە چیەکات بەوەڵایی بە تەقریبم بە 2 پزەکاتە ئێمە کەواتە لێچێکە لە نەوەکانی خراغای کە لە نەوەکانی خراغای کۆنە و ئاهی سەرۆک عشرەتی جاێت ئەلێردانی بڵێ باشە لەکوێ ئەمری خوای کرد لەم دێ ئەمری خوار کرد بەوە سێ چۆتە پشتی مالومە کۆتەڵی پێڵێ کۆتەڵی معلومە کۆتەڵی معلومە لەوێ ناشتویان لەوێ وەسێتی خۆیەتی وەسێتی خۆیەتی خوا لە گوناهی خۆش باشە یەکێکە لە نەوەکانی ئەوێکە لە بێستان سوور و هاتوونەتە ئێرە چەند 5 پشتی تۆ بێت تقریبان 5 پشت زیاترە باشە بیرەکەشمان باس کرد سێ ماڵی تر هەر لەگەڵ باپیرە سۆفیا ئەلێرە بوون باپیرە سۆفی دوای مردنی باوکی خدر ئاغا لێرە ئەبێ سێ ماڵی تریشی لە تەکا ماڵی لە تەکا ئەوانە کوێن وڵایوانە لەوانەیە مام چاتبدانە دەروێش سەعیە سعیدە و فەقێ وەسمانە و دەروێش برایمە وایە باشە ئێوە جافن لە ناو جافات شتیرەکەن وڵای تیری جافین پێمانەڵێ جافەڕشکە ئایدی خاسمانی تێگەیشتم ئێستا تێگەیشتم کەواتە کۆخاسمایلی تەلان ئێوە بە ڕیسپی و گەورەی بەڵێ جافە ڕشکە ڕیسمانە ڕیستانە بەڵێ باشە ئێستا ئێوە لە کانیمێون بوو بە کانیمێ و ناوی نراوکانی وڵای بە کانیمێ و وەختی خۆی کاتونەوەە ئەو خدراغایە کاتووە شوێنێکی شینایی وەکو مێو وەکو درەختێک هاتووە لێرە ئەم کانێ دروست کراوە بە ناوی ئەوەیە یعنی مێوێک لەسەر کانێکە بووە کاڵیان کەنۆ کانی بووە بۆیە نایە ناو کانی بێت باشە مامە حەما شەرتە ئێوە خزمی گەورە دێ و گەڕە دێ و ئەمانە بن خزمایەتیان هەبێت بەڵە خزمایەتیمان هەیە ئەوانی شەڕ جافی ڕشکن بەڵێ ئەوانی جافنە تا گەڕە دێ و گەورە دێ ئەمانە باش با دووسێ پرسایش لە مامەقاڵی خۆمان بکەین کاگە حەمەجیان بوو ئەوە بۆ باوکە بگرە باوکی باوکم مامەقالە با لە تۆ پرسم لە بردیانی بۆ عەسکەری لە 4 تا 5 مۆریان پێ کردی دوایی حەبسیان کردی بەڵێ بۆ قانونەکەی وا بووە ئوستای
هەتا یان بردی بە سلێمانی لە سلێمانی یان دەبی ما ئەسکەر و تەواو بۆچی مە عسکەری بردیانی بۆچی بۆ کامە عسکەر ڕۆیشتی وەکەمە ئەسکەر کانەسکان کانێسکان ڕۆیشتی باشە کەسی ئەم مەملەکەتە لەگەڵا بوو نەکەسم لەگەڵانە بوو ئەی چۆن ئیدارە کرد ماڵە ئاوا بێ بۆچی ئیدارم ناکرد ئەو وەختە وا بە خاڵمان ناهات ئەو وەختە مەلیک مابوو نا تازە تاعاتە کوژرا بوو وتیان ئەگەر مەلیک بوو کوژرەیتە عێراق خێر لە خۆی نابی ناوەڵا خەی لە خۆی نەبینی ڕاست دەکەی کابراوتی وەڵاوی تا عێراق تەواو نەجاتی بوو ڕاست دەکەی مامەقالە دوایی بردیانی بۆ کەرکووک وانە بە لە کەرکووک ئامرەکەتان کورد بوو بەڕێ ئەی عسکەرەکان ئەسکارەکانی کورد بوو عربمان لەگەڵانە بوو ئەی لە کەرکووک عربە بوو بە جیا بوو هەمووی جیا بوو عربیشی عرب عسکەر هەبوو بەڵام عربی نیشتەجێ لە کەرکووک نەبوو نا ئەی تورکەکان هە تورکمانی تیاوە ئەویشمان هەموو پەرتەوازە کرد لە ساڵی 59 لەگەڵ کووردا شەڕیان بوو ئەوان بەڵام ئێستا براین ئێمە لەگەڵیانە ئێستا کو لەگەڵ چێ برای لەگەڵ تورکمانە برای وەڵا قەت برا نابی باشە ئێمانگی چەند وەرەگرت دینار و نیوێ دینارونی بەشێ کردی ئەرەوەڵا لەم زیاد بوو لێت زیاد بوو ژنت هێنا بۆ کاتە کۆرە بەڵێ ژنی چی ساڵێک نەهاتیتەوە دە ڕۆژ ئیجازیان نایتێ ئەرەوەڵا پارەی ڕێگەکان نایتێ ئەرەوەڵا پای ڕگاکان دامێ پارێک کاچوومەوە ئان دامێ باشە هەتا چۆ بە سیارە هاتی هەتا کارەزێ ئەی لە کارێزە بە چۆناتی بە پێ هاتم بۆ ئێرە زستان بوو هاوین بوو نا پاییز بوو پاییز بوو کە هاتیتە ئێرە شۆڕش تازە دامەزرا تازە دامەزرا بوو هێرنم پێسەیر بوو وەڵاوتی نایە بڕۆیەوانە بۆ عسکەری بۆ ئەسکەری بێ ئەسکەری خۆمان بیوتم هایم بە سەرچاو باشە شەو بەدایکتە وت دوو نان و دوو هێلکەم بۆ حازر ئەرەوەڵا بۆی حازر کرد و شێ هەتا بەیانی گەنج مۆسلێمانی لێوچی دۆ بە کەرکووک ڕوومۆ کەرکوو بۆ ڕەوان باشە بە فەرازیات لە کۆ بووی فەرازیات فەرەزا لە غەلیفان بوو لە خەلیفان بووی بەڵێ چەند لێ مایتەوە سێمان چەند ساڵ عسکەریت کرد ساڵێک ساڵێک عسکەریت کرد معاشەکە زیان نەبوو نا ئەی کەی ژنت هێرا کە هاتمەوە ئەوەسایی ئەوەی ئەڵێن ببێ بە عسکەرە بێ بە پیا وایە وەڵا بابە ئەی مامەقالە باش ئەوە بێنە دەست مامەحەمە دەستی خۆی مامەحەمەجان گیان بابی لەسەر ئەوەی کە لێرە تا چەند قەومایەتی ماوە پەیوەندی کۆمەڵایەتەکان خزمایەتی ئەسن سەردار یەکترێکەوە وڵی قەومایەتی هەتا ئێستا لە لادێ هەر هەیە شکر هەیە ئەی ئەم کڕۆنایی هیچ تەسیری نەکرد لەخوا بە زیاد بێ کەستان نێتان گرتووە شکر لێرە ناچووکم وڵاتێکی پاکە ئێرە ئێرە پاکە بەڵام هەوڵبەن تۆزێک مەچنە لادەکانی تر ئەوانش بانێن وڵاتان هەتا سەلادەکانی شکوتیان نیە الحەمدوللا باشە ئاوایەکانی دەوروبەری ئێوە چۆن گوندەکان کانی مێوە هیم بڵم گەڕدێ ئەمە کانی مێوە ئەو گەڕدێ ئەوە گەورە دێ ئەودی وڵاغلووە وڵاغلووە ئەو دیومان مالومەیە بەڵێ ئەمە قەومایەتیشی باشە باشمانەیە لەوانەیە هەتا سس بۆ دەیەکانی هەرە و هەوسکاری تیاابێ یارمەتیەگە دەی کەسایەتیمانەیە خوا ماڵی هەر چوارتان ئاواکەەوە سوپاس حەبە گیان سپاس دەکەم ڕێگایەک لە ڕێی سەرەکی گوندی مالومەی بناری شاخی ئاسنگەران گوێ ئەبێتەوە پیربایست دەستی لە بانی هەنیەی ناو و سڵاو گردی دێرینی قەڵاتە بازی دەم گوندی بەرزەدێ ئەکات و دۆندەکانی چای حاجی ئارەبان و شاخە سوور و گۆجار و دۆڵی شێمحەمەد لەگەڵ شەماڵی سپێدانە قەڵەمی مێژویان لەبەر باخەڵنا و دەربەندی کانی گەرمکێ چیرۆکی بەر لە زاینیان بۆ خوێنێتەوە و لەم بەریشەوە باسکی گاخۆران و کەلێنە گورگ و شاخی مەزنی کۆتلەر دەستیان لە بن چەناگەی خۆیان ناو و گوێیان ڕاداشتووە چەمی سەرچاویش کە لە گۆمی ترشانەوە بەڕێکەوتووە پلەیەتی بگاتە ئەو منتیقێ و گوێ ڕاگرێ ئەوجا خۆشی بکە بە چەمی مالومەیە ئیدیل لێرە جوڵە زۆرە مێگەل بە قەت لاپاڵەکانی چیاوە پاییزە و جوتیارەکان کەوتونەتە خۆ بەرومبووم کۆ ئەکەنەوە بە هەرەوەز و دەستەوایی و زبارە ئاوەدانی و نۆژەنکردنەوە جوانتر ئەکەن لە گوندەکانیان کانیمێ و کەرتی کشتتوکاڵی ژمارە دووە
بە ناوی 20 جوتیارەوەیە کۆی زەویەکانی کانیمێ و هەر هەمووی بە قسەی ئەوان 3000 دۆنمە. ئەوجا نازانم چەنی بەخوا شیاوی کشت و کاڵ و چاندنە. کانیاوی مزگەوت و کانیاوی پیاوان و کانی ژنان و کانی سەرچاو و کانی سارکێ و سێکانیان لاواز خوڕیان دێت چونکە بەرەو پاییز ئەڕۆین. لەو دۆڵە هەزار بە هەزارە سەرێک گەڕێدێیە و سەرێک گۆمەزەڵە. شەوان ئەگەر لە سەربان بوونی ئەتوانی ئەستێرەکانی ئاسمان بژمێری چونکە ئاسمان کەمە و لەو دۆڵەیە ئەوەنە دیارە. ئەریڤانی ئەنجومەنی گوند لەگەڵ کاگەحمە و چاوەڕوانمانەکەن با بچینە کنیان و سڵاو لە حازری بکەین و لە ئەنجومەنی کانی مێوی دۆڵی جافەتی پرسین. با سەرەتا لەوە پرسیم زین ئاو گوندەکەی ئێوە کردی کشت و کاڵی ژمارە چەنە؟ کارتی کشتتوکڵی ژمارە دووە ژمارە دووە. بەڵێ سەر بە کشت و کاڵی گاپیڵۆن نیاماوەت ماوەت بۆ گاپیڵۆن تا ئێسا دایرەمانی کشتتوکڵمانە لەوێ بەحکمەوە ئێستا لەسەر ماوەتین و زۆر باشە. کانیمێ بە ناوی چەند جوتیارەوە زەویەکانی گرێبەستەیان تاپۆکراوە. کانیمە و زەویەکانی هەنێشی هەیە گرێبەستە هەنێشی تاپۆیە تاپۆ بەعام بە ناوی 20 جوتیارەوەیە. باشە تاپۆکان چەنە بێ؟ تاپۆکان تقریبان 12 بۆ 13 تاپۆمان هەیە. هێکی چەنە دۆنمە نازانی؟ دۆنم وڵاهی بە پێی شوێنە لە 2 دۆنمەوە تاکو و 8 دۆنم 9 دۆنم هەمانە. زۆر باشە. بەڵێ کەواتە بە کۆی گشتی کانیمێوەکەی خۆمان لە دۆڵی جافەتی چەند دۆنم زەوی بە کۆی گشتی هەتانە؟ بە کۆی گشتی بە عام بە پاوان و مەراعە پاوان و مەراعە و جەبەلی و نازانم شاخەڵان و بەعام تقریبی 3000 دۆنممان هەیە. دۆنمتان هەیە. بەڵێ چەنی شیاوتان هەیە بۆ من ئێستا لە بینی هەر ئاسمانم دیارە لە بینی گۆجار و کۆتلەرە هەر ئاسمانم لێ دیارە نازانم لەکوێ ئێوە فەلاحە دەکەن. فەلاحەت شوێنمان هەیە ئێستا لە پشت ناودێەوە دەشتێکمان هەیە کۆمەڵێ زەویتایە وەکو ترش و چوالە و ڕەز و ئەوانەش لای هینەوەتانە لای گەڕەدێ لە ئەم دەشتی گەڕەدێ دەشتی مالومە تا دەشتی گاپیلۆن لەوانە لە هەمووی هەمان باشە و باش زۆر باشە زۆر چاکە باشە. چەند کانیاو هەیە بۆ ئەوەی کە سوودی لێوەرگن بۆ ئاوی خواردنەوە بۆ بەراو کانیاوەکانمان کانی پیاوان کانی سارکەمان هەیە سێکانیانمان هەیە ئەم پێشکانیمان هەیە. تا چەند ئاوەکانیان سازگار و شیرین و ئاوەکانیان زۆر شیاوە بۆ خواردن زۆر پاکە زۆر سازگارە. باشە. کوێستانتان هەیە بەڵێ لە گۆجارمان هەیە لە کۆتلەر هەتانە کۆتلەرمان هەیە و گۆجارمان باشە. ئەمە مەڕوو ماڵا دەمەنە ئەوێ تەبان هاوینان وانە ئێوە بڵێن مەڕ بەچیەون بەچێونی زۆر باشە. بینە سەر حکوومەتی باسی فاشیزم لە ساڵ 1970 بۆ ئەزم پاییز بوو پاییزی هەفتاش بە بۆنەی پشتێنی ئەبنیەوە ویستی کورد هەمووی لە ناوبەرێ شۆڕشە نوێەکەی مامی گەورەی کوردیش پەک بخاو لە باری ببا بەڵام بۆی نەچوە سەر ئێوە و ئەوە هیچ گوندەکانی کوردستانی ئەوەی سەر حدودەکان هەمووی ڕاگواست ئێوە و گەورەدەکەی شەید اسماعیل گەورە دێ و گوێزیلەی بەخەی خۆمان گوێزیلەی کاکبەختیار ئێوەیان بەیەکۆ ڕاگواست. بەڵێ بۆچوو بۆ شانێری ئۆردوگای زۆرە ملی ئۆردوگای زۆرم لێ شانێری ئەم ئۆردوگایە نەکاسپیتیا بوو نەنانی تیا بوو هەمووی خەفەت و ئازار بوو. بەڵێ بەتاشی مرد لێ پیرەکان لەدا کۆمەڵە خەڵکمان لەوێ مەست. کاک ئەریڤان بابینە سەر ئەوەی کە بەر لە ڕاگواستن لێرە چەند ماڵە بوون؟ بەر لە ڕاگواستن لێرە 28 ماڵ بوو. بەڵێ چەند مێگەلی تیا بوو؟ ئەو کاتە 2 بۆ 3 مێگەلی تیا بووە. باشە هەمووی ڕز و پێم وابێ هەنگ بەخێو کردن. بەڵێ هەنگ بەخێوانە هەمووی لە کاتی ڕاگواستنە هەمویان تەقانەوە هەمویان سووتان هەمووی سوتا و بەجێما و جگە لە باسی عەرەب هیچ دڕندە ئەماکە هیچ کەسێ شتیوان ناکە بەڵامی تر ئەوان کردیان لەگەڵمانە. بەڵێ ئیشەڵا بە حیاتی نایبینینەوە ئینشاڵڵا ئەوانە. باشە لە ئۆردوگا 4 ساڵەمێننەوە. بەڵێ 4 ساڵەمێننەوە. دوای بەرەو کوێ؟ دوای دێنەوە بەرەو سلێمانی و ئیتر دێنەوە لادەکە بەڵێ جەنگێرا قێران دروستە بێ و ئیتر کۆمەڵە خەڵکیشمان دێتەوە شاخ و ئێرانی فارس و
عێراقی عەربی بەڵێ. شەڕیان کرد بەڵێ بەڵێ ماڵوێرانەکان بۆ کورد بەڵێ ئێمە لەو بینە ماڵوێران بووین. ئێستا چەند ماڵ گەڕاوەتەوە ئێستا دەماڵ دەماڵە بەڵێ چەند گاگەلی تایە چەند مێگەلی تایە 2 مێگەلیتیایە مەڕ و گاگەل ئەی قوتابخانە تایە نا کارەبا کارەبامان هەیە کارەباتان ئەی مناڵەکانە کێ خوێن گەڕەدێ و گاپیڵۆنی تر ئەو مەبەردەست کاگەحمە بەڵێ کاگەحمە بەڵێ یەکێک لە شەیدەکانی شۆڕشی نوێ ناوی عەلی گاور بوو بەڵێ خەڵکی و خەرجیکانی میوە خەڵکی کانی بەڵێ. لە ساڵی 1930 لێرە لەدایک بووە بەڵێ لە ساڵی چەندە لە سێدارە درا لە هەشتاکانە بەڵیانزان بیزە بێت هەشتا و پێم وابێ خۆی و 6 کەس بەڵێ بە یەکەوە لە سێدارە دران لەکوێ لە سلێمانی مەیتەکانتیان دەستکەوتەوە بەخوا دوای درنگانێ بەڵێ دوای لەنگانێ دەستان کەوتەوە ئەم ناوچەیە لوغمی زۆرتیا بوو کاتێککە ئێوە گواست سوپای عێراقی تاوانباری سەددام هات ئەم مەملەکەتانی هەموو کرد بە لوغم مین بەڵێ بەڵێ کەستانتیا شەید بوون بەڵێ کێوتێ بوون سێ قوربانیمان داوە لەو شەیدانە شەی جەمال و حەمەنادر و ساڵح ساڵح و نادر برا بوون بەڵێ پولزان بوون خوا لە گوناحیان خۆش بێن ئەوانە شەید بوون بەڵێ ئەی بڵێن زامار ئەوە هەیە قاچێکی لە دەستداوە دەستێکی لە دەستداوە ئەوانە تقریبان 6 مانێک لەوان کەمان ششتان هەیە بەڵێ ئەی زیندانی سیاسی زیندانی سیاسی چەندتان هەیە زیندان سیاسی دوو زیندانی سیاسیتان هەیە بەڵێ بە کۆی گشتی شەیدەکانتان 12 شەیدتان هەیە بەڵێ یەکێ لەو شەیدانە برای تۆی بەڵێ لەکوێ شەید بوو لە شەڕی ناخۆ لە منجقی شارە زود ناوی چی بوو شەوکەت شەی شەوکەت هەزار ڕەحمەتی خوا بەر ئەو هەموو شەیدانی کوردستان هەنگەکانی چیای کۆتلەر و چیای شاخەسوور لە کوونەداری مازوار و بەڕوار نیشتیمان ئاوەدانەکەنەوە لە کونی شاخیشان بۆ ئاو ئاغر خۆیان ئەگەێننا کانیاوی سەرچاو و کانی سارکێ و سێکانیان لە دەوروبەری کانی مێ و دانەدانە ئاو هەڵەگرن بۆ چیاکانە ڕۆنەوە ئەوجا هەنگدۆزی تاین لە دەم کانیاوەکان خۆیان حەشار ئێن و هەنگی ئاو هەڵگر کە بەرەو نیشتیمانەکەیان ئەڕۆنەوە ئەمان ئەزمونیان هەیە ئەزمموی چاک دوایان ئەکەن و ئەیان دۆزنەوە هەر لەو چیایە دارەبەن زۆرن بێجگە لە باڵندە باسی باڵندە ناکەم جوتیارەکان لە دێر زەمانەوە بنێشتیان کردووە بەقەی دارەکە و کوچەڵەیان کەوتشک لە گڵی سپی دروستی ئەەکەن وەستای بە ئەزمون 100 تۆ بڵێت 200 کوچەڵە بە قەد و لقەکان و ئەکات و ئەوجا لەلەی ئەکەن و ئاغر شیلەی ناو قەدی دارەبەن یان قەزوان ئەڕژێنە ناو ئەستێڵە وردەکانەوە کە سێمانی پێی ئەڵێن کەوتچکو لە خۆشناوەتیش کوچەڵی پێڵێن لەمانەگەڕێن با دەفتەری ڕۆحەسپەکەی پورپۆزە لەسەر ڕەفەکەی ماڵی خۆیان داگرین و تۆزەکەی بتێکێنین و بە توو لە ڕێەکانی مێژووی ئەم ژنە قارەمانە کە ناوی نەنە پیرۆزی عزیزی سعیدی کانیمێوی دۆڵی جافەتێ گوزەر بکەین لە کانیمێ و بە نەنە پیرۆز ئەڵێن بە قەولی حەمەخدری گاپیلۆنی ئەو پێ ئەڵێنە نەپیرۆز و لە کاریمیە و پێ ئەڵێن پورە پۆزە لە سەتای دروستبوونی شۆڕش و پێشمەرگەوە ئەم ڕوحی خۆی کردوتە قوربانی پێشمەرگە و شۆڕش هەرچی لە دەست هات بێ نان و ئاو نزاکانی سەربەرماڵی بۆ پێشمەرگە کردووە لە شەڕی قەیوان ماوەت و داستانی ڕزگاری نانی بۆ پێشمەرگە کردو لە ئەنفالی بەدناوی عارەبەکان لەگەڵ عەتەی خوشکی تێکۆشەر و پێشمەرگەی مەزن حەمەخێری گاپیلۆن چوەتە ڕۆژەڵات پورە پۆزە تۆ خۆت خەڵکی کوێی خەڵکی ئەم دیە خەڵکی ئەم دی باوکت باوکیشم خەڵکی ئەم دیە ئەی دایکت دایکم گەورەدیە گەورەدەیە چی ئیسماعیل گەورەدەیە شەید ئیسماعیل وەڵای خزممان لە بەڵام هیچی بین نیە ئەوڵا سوور خاڕم بوو ئەوڵا سوور ئەزانم ئەی پیاوەکەت ئەمری خوای کردووە دەمێکە هەرۆڵا دەمێکە من کاک حەمەخدر نوێنەری مامجلالی ڕەحمەتی لێرە لەم دۆڵی هزار جار ڕەحمە لە گۆڕی بێ لەم دۆڵی جافەتێ نارمی وتی دووژنی جوامێر و عەزیم لەم کاریمەوەیەکیان وتی پورە پۆزە ئەوی تر نازام دایکی شەی شەوکەت تۆ دایکی ئەوی پورایی شێ
پورایشێ وتی بچۆ خزمەتکاریان بەوتم ئەچم برا گەورەی برا گەورەی خزمەتکاریەکەم مەحەدی ومانگەی باشە جارێ با لە کێوەکانم دەست پێ بکەین هەنگی کێوی هەیە لەو مەملەکەتان ئاوانە بەڵێ لە ناو قڕشی شاخ و ئەمانیان یان ناو ناودارە ناودارە هەیە ناو کلۆر دۆستان هەبوو جاران هەنگ بدۆزێتەوە قورآە وەڵا هەنگ کاک ئەحمەد دەیزای چەندمان هەنگ هەبوو بە ئەمری خۆی هەر بۆ خۆیان هەمووی مرد تۆ هەنگت هەبوو هەنگ بەخێوەکە ئەو کاک ئەحمەد دەیزای باشە خۆی بۆیە ئەدناسی شاژن ومانە دەناسی ها شاژن دەناسی هەنگەکە نه هەر ئەو بۆیە گرتم یا کاک مەحمودی برای ئەی چۆن هەنگوینەکە دەرەکەت نارم کاک ئەحمەد بۆیە باشە 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 زۆر باشە پورە پۆزە جاران لێرە بنێش دەکرا لە دارەبەنەکان ئارە وەڵا ئەمەدە بنێر دەکرا هەرچی ئەم دێ هەبوو کۆ بۆ وانێ ئەم کێوانان هەموو هەرە بەست ئەمجا کوچەڵەیانەکرد ها کەوتکیان بە دارەکەوە کەوتکە قڕ شێ دروستێک هەبوو لێرە وەستای چات هەمووی پیاوی ئەم دێ پیاوی پیاوانەی کیا بوو گڕەشین ئەوە تا ئەلەوێ گرێشتی لێ دەڕێ ماستە ئەڵێ ئەوە دەڕێ مەرحەمە هەروەی گرە و دارەبە نێوەنی ئەمەی شیوی چرەس چوار پێنج سەرەکەتان ئەمدا پیاوی ئەم دێ خۆبراتمە بێری دێ ئەوەی ئەمجا ئەم بنێرسە چاڕێکیان هەرە قان ئامە جوان سوەخیانەدا ئەرە گەڵا هەنجیر نەبوو پیانەوانە با گەڵا هەنجیر ئەمجا ڕۆژێکیان ئەوە مازانی مەرخات جیتکە کەوتە چاڕە بنێرسەکەیەوە ئای مەڕەکان بزنیت هیچی لێ نهات هیچی لێ نەهات برا هەموو مووەکانی مووی هەمووی لێ کردەوە باشە پورە پۆزە جاران گەڵاجارەکرا بە هەرەوەس هین گەڵ گەڵ ئەوەی کە گەڵەکان ئەم کێوە هەموو یەکرا بەگەڕ بە هەرەوەز بوو نەوەڵای کەسەی بۆ خۆیەت بۆ خۆیە چوو باش ئەی گڵەبان بە هەرەوەز بوو گڵەبان هەر بە هەرەوەز بوو ئەی جووت واللهی جووتیش بە هەرەوەزیشە کرا و هەموو ماری جووتەگای خۆی هەبوو وای لەخوا بەزیان ماشەڵڵا هەموو مارە جووتەگای خۆی هەبوو ئەمە نیر و ئامور و ئەمە هەموو ئامور حاجی محەممەد هەبوو ئەوە ئەرزەکەیەتی ئەم نیر و ئامورەی درو دەگە خەڵک لێ کڕی باشە ئەی بەرپاچی ڕاس بەرپاتی ڕستەن کەسی بۆ خۆی بەگای کێرا و ئەیان کێرا و هیچی کە جاڕنیان نەکرد وەختی باشە ئەی شوان و گاوان و ئانە بنەوە بەبوو نا شوانمان هەبوو شەژمان بوو یا شەژمان چیتان نەدایە شەژمان ئەرە چەندمانەدایە بزنی 50 پلس بوو 50 پلسی ئەوسای دنیا باشە ئەم مەملەکەتە کۆن کە تۆ کچ بووی لێرە بە فریزۆری لێباری ئەرە وەڵا ئەوە بە پرەباری ئەوەندە بە پرەباری ئەگە خوا بیزانی جاری وە هەبوو ڕێگە 20 ڕۆژ ئەمانە نەبێ کوڕانە بەخوا لە گەوردی و ڕیزیانە کرد بە کۆڵێ چونە ئاشی حاجی مەلای گاپیڕۆنی یەکی جامە دوو جامیان لە کۆڵدا چون بۆ ئاشی ڕێوراخی نەبوو ڕاستەکەیت ئەوە مابە لە کۆ هین هەبوو ئاشی ئاو هەبوو گاپیڕۆن چەمی ئاشی چۆغماخی چۆخماخە بوو وانە هیچ بوو نازانی بای حاجی گزرونی پورزای کاک ئەحمەد وانە باشە اینجا زۆپای دارتان هەبوو پێشتر خۆتان حازرە کرد دارتان دائەنا دارە بڕاو هەمووی ورد دەکرا زەخیرەشتان دائەنا های ئەمە ساوەرە و ئەمە گەنم و زۆر تێکراوە کرا باشە ئەتون دان هاڕ دامانەنا ڕاستە فەرمووی باشە پورە پۆزە ساڵێکیان شەیدانی عەسکەری هات بۆ ئێرە بیرت ئارە وەڵڵا وازە مێستایە گۆتانێکی بەدەستەوە بوو ئەوا تام لە گۆتانێک بەبن ئەو تویستە کوێدا ڕۆشتن بۆ هینێ بۆ ئاکاری ئەی مامی گەوری کوردت دیوە مام جەلال وەڵڵاهی جارێک هات بۆ گەڕدیک یەک جار هات بۆ گەڕدە حاجیکەری بزێکی سەر بڕی هەردەدە مریشکی کڕی و دەوعەتیکە کوتی من نەهاتوم دەوعەتی بخۆم بۆ ویا ئێرانیەکان بن حیزب دێمە کورا وریای هین شەید قاسم لێرە بوو لەم دۆڵی ئێوە واری لێرە لەم شەوانای قاسم پیشاندا بەڵێ بە تۆ دیوتە ئەی چۆن بەڵێ باشە لەکەیەوە تۆ خزمەتی پێشمەرگەی کوردستانەکەی ئەچوین بۆ گەڕدە کۆری دەگو هەموو ژنی گەڕدەی کۆوە بن بێن قسەیان بۆکەم ئەچوین بۆ گەڕدە کۆنی ئەو دیوگە ئەمە چیە قاسملو شەید قاسم ئەچوونە ئەو دیو شخصەکەی هین گەڕدە کۆن لە بەڵێ ئەزانم
حزب ديمقراطي لێ دەژنی گەڕزەی کۆ بن بێن قسەیان بووەکەم تۆ پێم بڵێ پورە پۆزە لەکەیەوە خزمەتی پێشمەرگاکەی وڵا نازانم ئەوە خلاص بووم هەر خلاص بووی هەر خزمەتی پێشمەرگاکەی شەی جەمالی عەلی باپیرت دیوە ئەی چۆن نانی دەستی تۆی خواردووە ئارە وڵا لای دەستی منی خواردووە ڕەحمەتی بۆ نێری ئارە وڵا ڕەحمەتی بووە نێرم هەر هاتەمانە بەهێ باشە بەستی خزممانە بەهێ ئەڵێن لە شەڕەکانی قەیواد ماوەت و شەڕی ڕزگاری کوردستان ئەڵێن تۆ دایمە نانت کردەوە پێشمەرگ کوڕە ئەرە وەڵا ئەلەبێت تەندورەکەم داخست و ئەلەبێت مەدەڵەکە ئامە مەدەڕز لێ ماوەداکەم مسەکە برندلی ئەندرا کاک بەکرد دارێکیان کاک بەکرد هاتوتی ئەمە چییە کام بەکرد ئەم کاک بەکرد حەجی بەسمان لە شارێوە هاتم دانیشتن بۆم تێکە ساوەر و نان و باشە پورە پۆزە لە ئەنفالە بەدناوەکانە لێرە و ڕێوە ڕۆیشتن ژنێکت لەگەڵا وای حیزبی دیموکرات یارمەتی چاکیە ژنێکت لەگەڵا بوو ناوی عاتێ بوو ئاتێ خوشکە حەمە خدریە حەمە خدری خۆمان حەمە خدرێکێکە لە تێکۆشەرە نەبەزەکانی کوردستان حەمە خدر حەمە خدری خۆشەوێت خوا ئەرەوڵا خۆش من بەقەت چاوم خۆشمێ چونکە پیاوێکی پاک و بێگەردە لەگەڵ عاتەیە چوون بۆ کوێ ڕۆشتین بۆ ئێرادێ لە کۆ گیرسانەوە بە کەرکەریان ڕۆشتین بە پێیان بەفر بەفر زۆر بوو مناڵیش لەگەڵا بوو ماڵ مناڵ کوتیان زەبار کوتی دایە کوتم کوتی حاجی مەحموود وا بێڵەی کردووە بێڵەی ڕێی کردووە تەوانی لە شەم حەمەدی پاردەروان وەرە پتر های کەسەی بتێ وڵاقی بەرەو شتی بێنی ئێراشتی هێناوە بۆ گەڕارێ کوتم جەبار مەتۆ شتنا زۆرە کوتم شتنا زۆرە مەچوو کوتم بەخوا بەجێمێنی ئەم ئەشیایی کەی هێن بەجێمێنی مەیهێنی کوتم وا حیزبی دێموکرات ڕۆی تازە هەموو شتێ بەجێمێنی پورایشێ ئەوە بگرە بەدەستەوە پورایشێ بیخەلای دەمتەوە بیخەلای دەمتەوە بەخوا ڕاستەکەی پورایشێ تۆ هی نەزانی چیە ئەستێری گەلاوێش ئەڵێن گەلاوێش کەوتووە ئەسەرێکی گەشی جوانە دیارە دیێرن ئەوە گەلاوێش کەوت گەلاوێش چییە بێت ڕشکە هەیە بە هەر سوالە دنیا ساز دەبێ و ئەڵێن گەلاوێش کەوتە بەر شەوێ دەستت بەرە باخەڵی مێ یعنی ترێپیەگات تەواو ترێپیەگە بەرەو پاییزە ڕێنوانی وڵا بەرەو پاییزە ڕوویڵا ڕۆژ بۆ ڕێنجا تۆ دایکی شەی شەوکەتی بەڵێ تۆش خزمەتی پێشمەرگە کردووە بەڵێ ئەرەوەڵا هەتا توانیومە کردومە عیب نەبێ بە هەموو بار پیاوەکەشت پیاوەکەم ئەوە هەر باسی ناکرێت سۆرم بوو لەگەڵ پێشمەرگە بەخوا ڕاستەکەی بەخوا ئەو ئانەی کە نەماون خوا عافیان کار ڕۆیشتون لەگەڵ ئەو پیاوە کەشتی بۆ پێچانەوە دەیوە ئاخ خۆزگەدارێکە بەهاتی ناوە بکن مام خدری و بەهاتی ناوە بیگەشتناوەشان یاخوا لەگەڵ مردو حاضری دەناوی شەوکەت بەڵێ مەیتەکەی هێنایە بۆ ئێرە بەڵێ ڕۆڵاوە شخصی جمعانانی ژ بخۆ دەچیتە سەر خبرەکە هەزار سڵاوی لێ لەگەڵ مردو حاضری سەلامەت باشە ئێستا دوعاکەی بۆ پێشمەرگە خوای گەورە سەرمان خات کوڕە وەڵا هەموو سعاتێ چونکە کوڕە خوێنم داوە لە پێناوی ئەم شۆڕشایە کولی سعاتە دوعاکەم چەند دوعا ناکەم هەموو دەمە پێشمەرگە چاوە ڕۆحی منم سەلامی خوا لە هەردووتان خوای گەورە لەم کۆنا و مرۆناژمان پارێزە دوعا ئامین ئامین دوعایەوە قبوڵە شۆڕشی نوێ و پێشمەرگەی نوێ و بیری نوێ و بازووی نوێ و نەخشەڕێی نوێ و ئاڵنگاری نوێ و قەڵەمی نوێی مامی گەورەی کورد ڕەوان شاد مام جەلال نەیان هێشدار خورما لەسەر چیاکانی کوردستان بڕوێ و ئەوجا پێشمەرگە دروست بووە وای کە مەزن بوو قسەی سەرۆکی فاشیزمەکانی بەعسیان لە بن ئەردیدا کەوتە بن پێتاوی منداڵێکی سەرقۆچکە تاشی لەیلانەوە شکستیان بە شکست و ئاژبەتاڵیان بە ئاژبەتاڵ کرد و بە چەکی ژەنگاوی و پاتەی لاسیکەوە هاتن وتیان ئازادی دەستمان بگرە خۆر
ماچی سەروسیمایکردن و تەپوتۆزی سەرجامانێتەکانن. ئەمما کۆمەڵانی خەڵکی کوردستان و خوای گەوریان لەگەڵ بوو. لە ساڵی 1976 جاری شۆڕشی نوێ درا. حکومەتی فاشیزمەکانی بەعسی عەرەبی تووشی شۆک بوون، حیایان چوو. بەڵام پێشمەرگە هات و لە ساڵی 1970 سوپاسالاری کوردستان شەید عەلی عەسکەرەکەی شۆڕشی نوێ و شێخ حسێن بابەشێخ و دکتۆر خالید هاتنەکانی مێ و لەوێ ورەیان خستە ناو جەستەی جووتیارەکانەوە و سڵاوی شۆڕشی نوێ و سڵاوی مامجلانیان پێگەیاندن. خەڵک قلق لە بوون بە پێشمەرگە لە ساڵی 76 لەم دۆڵە. جەمالی عەلی باپیرەکەی دۆندی ئاسنگەران و سمایل گەورەدیەکەی دۆندی گۆجار و ئەحمە فەتحوڵاکەی دۆندی بایلۆسا و زۆری دی هاتن. سدیقی سەعاڕوتەی کانیمێ و ئێستا نەخۆشە. ئەو گوتی لە پاییزی ساڵی 1976 بۆتە پێشمەرگە و لە 1970 کە ئاچێتە هەکاری مەخابن لەوێ ئیتر ئەبێتە دیلی حکومەتی بەعس و دوای دووبارە بە تەشێکی جاران ئەڕێسێتەوە و ئەبێتەوە بە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 76 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرشێکی گەورەی خستە سەرشانی خۆی. توانیشی ئەوە بۆ شۆڕشی نوێی هەڵگیرسانەوە لەسەر نوکی شمشێری بەعس. سەداق حوسێن ئەوێت دارخورمان لەو شاخە بڕێژارش کە پێشمەرگە ناسەوە سەهۆی نەفەرموو پێشمەرگە هاتەوە. لە 76 ئیتر شۆڕش دروست بووە. ئەم دۆڵی جافەتیە مەکۆی شۆڕش بوو. چی هاتە ئەم مەملەکەتە؟ وەکو سەرکردان کۆ پێشمەرگە و سەرکردە و جاچێنە هەمووی هاتووە. یەکەم جار هێن ئەولقار و شێخ جەواد و هەمەی مامەسەلام و هەمی مامەسەلامی خۆمان گۆپتەپەی شەید هەرەوڵاوان شەید عەلی عەسکەری سوپاسالاری کوردستان هاتە ئێرە لەگەڵ بوو. شێخ حسێن بابەشێخ بەڵێ لەگەڵ دکتۆر خالید هاتو خۆ دیت ئەی چۆن هەڵە خۆ دیت مژدەی شۆڕشیە بە ئێوە هەرەوەڵا وتی پشتیوانمان بن ئەی کۆمەڵانی خەڵک. بەڵێ باشە یەکەم پێشمەرگەی ئەم دەیە چێ بوو هیکاری مێ و ئەم دێ سیان بووی چێ من مامە عەبا کاک جەمال چێ جەمال ئیسماعیل. باش ئەم سیانە بوون. ئەم شکورە سیانە ماون نەوەڵا جەمال شەید بوو. جەمال شەید وەزار ڕەحمەتی لێبێ. تۆش بەر کیمیایی کەوتی وابزانم لە کوێ من لە گوێزی لە بەر گوێزیری کاکە بەختیاری خۆمان هەرەوڵا لای بەختیاری لای بەختیار بووی هیچ کێ لەگەڵ تا بوو هاری کاری کردی بۆی نەمریت؟ بەرزانی قالی خەڵوز لەگەڵ تا بووە؟ بەرزان لەگەڵم بوو بەڵێ وەکو پێشمەرگا بەس بەزام لەگەڵا بوو ئەمان خزم و کەس و کارم هەبوو لێ. بەڵێ وەکو پێشمەرگەی هاوڕێت وانە باشە. لە ساڵی 76 تۆ ئەبی بە پێشمەرگە ئەمە ئاوە لای دەمتەوە دانی. لە ساڵی 76 بووی بە پێشمەرگە لە مانی چەند بوو؟ وڵا تقریبا مانگی حەوەی. باشە شەید جەمالی عەلی باپیر لەم دۆڵە بوو وانە؟ ئەو کاتە لە 77 هاتەوە. شەید جەمال لەم مەملەکەتە بوو. بەڵێ لە مەملەکەت شەید جەمال بوو بە سەرەتان بۆ حیزبی بەعەس وابوو. ئەوایە باشە. ئێوە مەفرەزێکتان جیا کرایەوە چون بۆ هەکاری 78 ئەم دێ مابوو؟ ئەم دێ بەڵێ مابوو 78 هەرەوەڵا تا من هاتمەوە مابوو 78 چوویتە هەکاری. مەفرەزەکەتان ئیتر قیادە موقەتە شڕ و ڕی کرد بوون بە سێ بەشەوە. بەشێ لای پارتی مایەوە، بەشێ حکوومەتی عێراق گرتی، بەشەکەی تر چیان باسەرە دەرچوون لەگەڵ شۆشیال زوون. باشە تۆ لە کام بەشیان بووی؟ ئەوەی عێراق گیرایت چەند گیرایت؟ وڵا تقریبا 20 ڕۆژ شتێکی وا بوو گیرە. دوایی عەفو هات ئەویان هات. ساڵی چەند دیسانەوە؟ 81 بیتەوە پێشمەرگە. بوومەوە پێشمەرگە. لە کووە؟ لە ناوەندی کۆمەڵە. لە ناوەندی کۆمەڵە. لێرە وابزانم ئەم گوندانە نەمابوو. نانە 78 ئەنجام من هاتمەوانە ئەم گوندانە دەستی پێکرد و باری کرد. لە چۆخماخ تووشی شەڕێ بوون لە 77 وابوو؟ بەڵێ تەواو. باشە ئەی شەڕی قەیوان ماوەت؟ شەڕی قەیوان ماوەتیژەوە خۆ دەزانی هەموو دنیای ئاگای لێ بوو. باشە لە شەڕی داستانی ڕزگاری چێ لەگەڵ بوو؟ بەرزانی قالێ خەڵوس لەگەڵ کاکەمال کەمال گورچیلە. کەمال گورچیلە وانە ئەلێرە ئەم ناوەتان کردو بە ئاگر لە بەعەس. ئەرەوەڵا
ئەو شاخەی نییە بەخوا جەنازاوە کەوتم هی بەعزیەکان بەڵێ بەحسەکانێکی ڕاستە فەرموویت باشە ئێستا خانە نشینی بەڵێ چەند ساڵ پێشمەرگایەتیت کرد وەڵا هەتا 89 سەنەکە وڵا زۆرەکە ئەی چەنە هەیە پارە 660 ئەی بۆ خۆ تۆ چۆن پێشمەرگەی تو ئەجا بۆ من بە تۆڕم تۆ پیاوی شۆڕشی بووە وڵا تۆش پیاوی شۆڕشی کاکە تۆ کاتێ لە شۆڕشابووی ئێمە ئاخە تۆ وەکو سەرکردەیەگە ناترێ بەخوای گەورە سەر من خوێندکارێکی سەرۆک تاالبانیم هاتووم خزمەکاری ئەم میلەتی خۆمەکەم و هیچی تر و دەنگی شتەگەێنم پیان و هیوادارم ماشەکە زیادکەن ئەوە بەردەست کاکەکرم کاکرم گیان ئێوە خاوەنی چەند شەهیدن 12 شەهیدن بەڵێ چەند پێشمەرگەتان هەیە تقریبا 22 پێشمەرگەتان هەیە من بیستومە ئێوە خۆبەخشانە لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانی ئێرە لە ناو چوارچێوەی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەگشت گەورەترین جەلادا چون ئەویش داعشی جەلادە داعشی خوێن مژی چەتەی بێنە وایە چەند ساڵمانەوە لێ تقریبا ساڵێک ساڵێکمانەوە لێ هەتاکەی خۆتان بە پێشمەرگازان لێەوە وڵایەتە تا خۆمە بە پێشمەرگازانی تامێنی وەک ئەمە ببن بە پێشمەرگە بەڵام وەک ئەمە بە حەقتان نەخوری زۆر ڕاست هیوادارم حەقەکەی بنەوە ئەو وەردەست کاک حەمە کاک حەمە تۆ ئەم کاک حەمە حەمەی مامقار بیخەلای دەمتەوە حەمی مامقار پرسیارێک لێکم کامتان پێشمەرگی لای بەرزانی خاڵی خەڵوز بوو من تۆ بوویت ئێسش لێ باوی هەر لێ مەڵێ لە سکرتاری باشە ئیسش پێشمەرگەیوانە ئیساتی تۆ ناو دەکەی خۆت پێ خۆشوانە ئەراوەڵای چۆن پێ خۆش نییە هەباوش لێرەژی تاوان بڵێ ڕز و با خۆمانتان هەیە لەخوا بەزیارێ تا چەند ئێرت خۆشی نیشتیمان وڵای زۆرم خۆشێ دەرخۆهای نیشتمانی خۆی خۆش نوێ خۆش کەواتە سڵاو لە نیشتیمانەکەی ئێ و لە کوردستان و هێزی پێشمەرگە لە بناری گۆجارەوە شۆڕش ڕاگەیەندرا و تفەنگ زمانی خۆی گرت و سوپاسالاری کوردستان بێرەدا ڕەت بوو بۆ ئازادی جەمالی عەلی باپیرەکەی خوێندکاری مامی گەورەی کورد لێرەوە هات و بە دوژمنی ود ئیتر تەواو ئێمە سەردانانەوێنین سمایل گەورەدیش هەر لێرە وتی بە ڕەبایەکانی دوومەڵی سەر گرد و شاخەکانی ود تەواو هەر لێرەشەوە لە سەردەمی ئەنفالەکان هەرچی گوندنشینەکانی ناوچەی دۆڵێ هەیەیان دۆڵی جافەتی ئەلێرەوە تێپەڕین لە تاو ئەژدیهاکەی تەمموس ئەژدیهای ئەنفالی بەدناو هەر لێرەشەوە لە ساڵی 91 قەڵەمەکەی گیرفانی مامی گەورەی کورد هات و ڕاپەڕینی نووسیەوە کەواتە کورد نامرێ هەموو دوژمنان ئەوانشی کە بە فڕۆکە ڕۆژانە بێتاقەتمانەکەن و شەیدمانەکەن و ماڵەکان و خانوەکان و باخەکان و هەنار ئەسووتێنن ڕوڕەشی مێژوون بۆوان ناڕوخین و بوانیش لە ناو ناچین ساڵەهای ساڵە 2500 ساڵی ئێمە لە ناو ئەبرێن و ئەژینەوە لە ناو ناچین کەواتە لە کوردستانە شینەکەی خۆمان تاوێک با پشوو دەین بۆ ئازادی هەمووشمان یەک بگرین بۆ ئەوەی کە ئاسایشی تەندروستی لە کوردستانەکەی خۆمان بەرقرارکەین و حکومەتی هەرێمی کوردستان با ئەوەنە دوور نەبێت لە خەڵک بگەڕێتەوە ناو خەڵک و بە خەڵک بڵێ من خزمەکارتم چونکە قەڵەمی لادێیەک پەنجەمۆری گوندنشینێک ئەوی هەڵبژار بووە لە گوندی کانیمێ و لە بناری چای کۆتلەر بەرامبەر بە چای گۆجار لێرە کۆتایی بەرنامی ئەمجارێنین هەتا بەرنامەی تر و ژیانویشتی کوردستان ئەمە گومانی تیانە کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەسەری ئێمە و
شەهیدەکانیش تا ئەبد ئێمە سوژدەی حرمەتیان بۆ ئەبین کەواتە سڵاو کوردستان سڵاو پێشمەرگە سڵاو کەرکوچی کورد ئەی کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆتان بپارێزن لەم بەڵای کڕۆنایە بە تێیپەڕین ئەویش وەکو ئەمثالەکان وەکو شیمیاداران و وەکوەکان کەواتە سڵاو